زیاتر لە 3 ساڵە دەیان خێزانی کوردی ئاوارەی خورماتوو ناتوانن بگەڕێنەوە قەزاکە. هۆکارەکەی ئەوەیە تا ئێستا دۆخی قەزاکە ئاسایی نەبووەتەوە و ئەو زیان لێ کەوتووە کوردانەشی کە ماڵ و دوکان و بازاڕەکانیان لە ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 سووتان قەرەبوو نەکراونەتەوە. حەزبە کوردستانیەکانی خورماتووش تەمەنا دەکەن دۆخەکە ئاسایی بکرێتەوە و ئاوارەکان بگەڕێنەوە زێدی خۆیان و قەرەبووی زیان لێکەوتوانیش بکرێتەوە. ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەتایەکو ئێستا وەکو خەڵکی شاری خورماتوو وەکو ئیدارە وەکو حزبەکان لە گشت کۆبوونێکا داوای قەرەبووی زیان لێکەوتوانەکەین. ئەگەر ئەو قەرەبوویە بکرێتەوە قەناعەتم وایە زۆر لەوانەی کە لە شاری ئەمە جێهێشتۆ دێنەوە. ئێستا ئەم ئاشتەوایی کە هەیە یان ئەم هێمنەیە کە هەیە ئەم 2 ساڵە لێرەیە تقریبا هێمنیەک هەیە لە شار ئەم هێمنیە وای کردو ئێستا خانوبەرە سەری بەرزۆ بووە خەڵک حەز بە ئەمانێک ئەکاتەوە. بەڵام ئەوەی کە زۆر پێویستەکە قەرەبووی زیان لێکەوتوانە ئەوانەی کە ماڵیان سوتاوە ماڵیان ڕماوە دوکان و سۆپەرمارکێت و ئەوانیان لەدەست داوە. ئەوەی جێ نیگەرانیە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی هیچ کامێکیان خۆیان بە خاوەنیان قەزیە نەکردەوە بۆ قەرەبووکردنەوەی ئەو خەڵکانە وە گەڕانەوەیان بۆبان خان و ماڵی خۆیان بۆ زێدی خۆیان. ئێستاش ئێمە ئاوارێکی زۆرمان لە شارەکانی هەرێمی کوردستانەیە کە هەندێکیان بەهۆی ئەوەی خانووی نەماوە بە ماڵی سوتاوە تازە نەیتوانێت بگەڕێتەوە. هەندێکیانیش کێشەی ئەمنیان هەیە. ئەمانە وای کردووە تا ئێستاکە لە ژنەیەک نەیەت قڵێتەوە بۆی ئەمانە بگەڕێنەوە. ئێمە لێرەوە داوا ئەەکەین ئەم لیژنە مشتەرەکانەی کە دائەنرێت بۆ پارێزگاکانی دیالە و کەرکووک و نینەوە سەلاحەدینشی لێ بەدەر نەکەن کە قەزای خورماتوو چەقی و ململانەیە بۆی ئێمە بتوانین لە ڕۆ یاسایەکەەوە بتوانین کێشەی ئاوارەکانی خۆمان چارەسەرکەین. لە ماوەی ئەم 3 ساڵەی ڕابردوو لە دەیان کۆڕ و کۆبوونەوە وەفدی خورماتوو داوای ئاساییکردنەوەی دۆخەکە و قەرەبووی زیان لێکەوتوانیان کردووە. بەڵام تا ئێستا نە حکوومەتی عێراق و نە حکوومەتی هەرێم باجددی کاریان لەسەر ئەو داواکاریە نەکردووە. بەڵێ دیارە هەوڵەکانی دوای 16 ئۆکتۆبەر هەمووی لە چوارچێوەی گەڕانەوەی ڕێژەیەک لە ئارامیایە بۆ قەزاکە تاکو ئێستا نەگەیشتین بە سەلامێکی کۆتایی ئارامیەکی کۆتایی لەبەر چەند هۆکارێکی لە هۆکارانە ئەوەیە لایەنی کوردی دەسەڵاتی کوردی تقریبا لە ڕووی سیاسی و ئیداریەوە وازی لەم ناوچانە هێناوە. ئەمێنێتەوە لەسەر ئاسی هاوڵاتیان و ئەوانەی ئەیانەوێت کە لە شارەکەدا بژێن هەوڵی زۆر دراوە ئەویش هەوڵەکان نەگەیشتنەتە کۆتایی. وەزەرە روزیانەکانیش تەنها بە دەسەڵات ئەکرێن پێویستە لایەنی کوردی تەداخولێکی ئیداری سیاسی بکە تا ئەوانش کە نەگەڕاونەتەوە بەهۆی زەرە روزیانەکانەوە ئەوانیش بتوانن بگەڕێنەوە. هەرچەندە هەوڵەکان بەردەوامیان هەیە بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و گێڕانەوەی ئاسایش و تەبایی بۆ قەزاکە، بەڵام پێکهاتەکان داوا دەکەن حزبە سیاسیەکان ڕێگری بکەن لە ساختکردنەوەی ململانیەکانیان لە نێوان پێکهاتەکان بۆ بەرژەوەندی خۆیان، بەڵکو هاوکاری پێکهاتەکان بکەن لە هێنانەکایی ئاسایش و تەبایی و بەرقەراربوونی ئاشتی لە قەزاکەیاندا. چیانووری، کەناڵی ئاسمانی پەیام، خورماتوو.